بەخێر بێن ئەرکی هەریەک لە ئێمە و فەرمانبەرانی ئەرشیفی ئەلکترۆنی هەڵدەستین بە داخڵکردنی زانیاری و سکانکردن و پاشان ئەرشیفکردنی نووسراوەکانی سەرجەم بەش و هۆبەکانی ناو دیوانی بەڕێوەبەرایەتیمان لە ڕێگەی سیستەمێکی ئەلکترۆنیەوە. ڕۆژانە بە ڕێژەی ئەو کتابانەی کە ئێمە داخڵیەکەین ئەگاتە نزیکەی 900 بۆ 1000 کتاب کە ئێمە داخڵی سیستەمەکەی ئەەکەین و ئەرشیفی ئەەکەین لە ڕێگەی ئەم سیستەمەوە. من چنور هیاز عزیز لبشی ارشیفی الکترونی ایشی اما لم باشا رخصتن و رسکردنی داتا کانا و زور جار للاین مراجعه و کتاب من باید بپی او رقمی که اماناته اما با کتابه که اگرین و هن جاریش کشم من بود روزه بله لبروی لیارش تکان نارکن ابد با مضبوطی برکوبی کی بگرین باین و سال کان تکالن مانگ کان تکالن ایشی اما لیرا توزن قرسترا چون اوانیا دز بیت سالک و رک اوشت درچت کایت کداوایان کردوا بویا اما استال لیرا تنها ایشمان اویکا إزباركان بركي لنا ورفكان دائنين حاول ما نقرب بيسالكان ما كان ركيخين بركي دائنين ودوايبو كتابك أقرينو ينو دستي مراجعك وهولش معنا أم صالة تازة كان أواني دواي هول معنا بالسيستم كمبيوتر كي داخليكين وكونا كان يجربوا شيء أرينو لنا أم رفعنا بويانا قرين. سەرەتا بەخێر بێن سپاس بۆم بەسەرکردنەوەیە ئێمە وەکو ئەرشیفی ئەلکترۆنی کە ژمارەمان 9 فەرمانبەرین لە بەڕێوەبەرایەتی شارەمانیەکانی سلێمانی ئیشی ئێمە لە ئەرشیفی ئەلکترۆنی داخڵکردنی داتاکانە بە شێوەیەکی ئەلکترۆنی زایدەن سکانکردنیان زایدەن گەڕان بە دوای ئەرشیفە کۆنەکانی هاوڵاتیان دۆزینەوەیان دانەوەیان بە هاوڵاتیان ماوەی 2 ساڵێکە ئەم ئەرشیفە بۆ بە ئەرشیفە ئەلکترۆنی پێشتر وانە بوو سیستمێکی دادابەیسی بۆ دانراوە داتاکان داغڵەکەین بە کۆن و تازەوانێ 3 فەرمانبەرمان لە هۆبەی هاتوو دەرچوو خەریکی داخڵکردنی داتای ڕۆژانن ئەرشیفکردنی داتای ڕۆژانن بۆی هەموو کتابەکان لە ڕۆژانەیە تێپەڕنەوێ بە سەرمانە و داتا کتابەکان ئەرشیفەکەن لە سیستمی ئەلکترۆنیا ئێمەش لەم بەشەی خۆمانە کتابە کۆنەکانی ساڵانی ڕابردوو دەستمان کردو بە ئەرشیفکردنی بە شێوەیەکی ئەلکترۆنی و سەیڤکردنی لە سێڤەری سیستمەکەمانە. سوودی ئەم سیستمی ئەلکترۆنیە لە داهاتووە گەڕان پێویست بۆ ناکە ئێمە بچین بگەڕێنەوە بۆ بۆکس فایلە کۆنەکان و هەڵگرتیان لەم سیستمەیە بە شێوەی سێرچ بۆ کتابەکانی هاوڵاتیانەکەین کە ئێنە بەردەستمان داوامان لێکەن بۆیان دۆزینەوانێ کتابانی ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی ئەلکترۆنی ئێمە لێرە سێرچیان بۆکەین کتابەکان بۆ دۆزینەوە و سکانیەکەین و ستاخەکەین و ئەیانێنە دەستیان وەک لەوەی بچین لە قاعەکەیە لە ڕەفە بە ڕەفە بۆ بۆکس فایلەکان بگەڕێن و کە ئەم گەڕانەش گەڕانێکی قورسترە و زۆر ناڕەحەتە لە داهاتووە ئەم سیستمە جێ ئەو ئیشە ئەگرێتەوانێ.